من دیفاع لە یەکێتی ناکەم، بەڵام ئێستا ئەگەر یەکێتیش ئەوەی بکردا عینی قسە مەکرد، ئەنی چۆن پارتی چی کردو عینی ڕێیم هەبوو من لەسەری، بەڵام پارتی دوو سێشتی کردەوە. پارتی هەڵگیرێنەری شەڕی ناوخۆ بووە و جێشی عێراقی هێناوە حکوومەتی هەرێمی کوردستانی تەسلیم کردووە. ئەو دەوابانەی کە میلەت بەدەستی بەتاڵ دەریان کرد ئەو کەوتە پێشان هێنانیەوە بۆ ناو شاری هەولێر. پارتی جێشی تورکی هێناوە بۆ کوردستان لەسەر داوەتی خۆی، سفرەی بۆ ڕازانەوە هێناوێتی بۆ کوردستان بۆ سەر هێزەکانی پارتی کرێکەکانی کوردستان و بۆ سەر میلەتی کورد لە کوردستانی عێراق. پارتی چەند جارێک ئەوەی کردووە و تا ئێستاش 5 جار شەڕی تەکەکەی کردووە، شەڕی یەکێتی نیشتیمانی کردووە، شەڕی سۆسیالیستی کردووە، شەڕی هیچ حزبێک نەماوە بزانم ئەوەشی شەڕی نەکردبێت مستەی ناوە ئەمانەکەی لێداوە، ینی زەختی خۆی خۆ دەسەری ئەویش دیارە خۆ. لەبەرەوە ئێمە پێمان وایە ئەوانەی کە پارتی کردوێتی، ینی ئەوە نییە کە ئێمە بڵێن هەردوو لا وایان کردی، هەردوو لا تاوانیان هەیە، هەردوو لا ئەویان هەیە. ڕاستە هەردوو لا بەرپرسیارن لەسەر وەزعی میلەتی کورد، بەڵام لایەنێک جێش و دەبابە بێنێت، لایەنێکیش لە بەرەی گەل بێت، یا خۆت هیچ نەبێت لەگەڵ حزب سیاسەکانی ترا بێت دیفاع بکە بەرامبەر بەو دوژمنە داگیرکەرە. ئەوە پێم وایە فەرق هەیە لەو بینەدا. ئەوە لەلایەکی تر مەسەلەی نامەنووسین بەڕاستی من زۆر جارێنی باسیێوانم کردووە. پارتی ئەو ڕۆژەی 30 مانگ کۆبوونەوە هەبوو لە لەندەن، 30 ئاب، ڕۆژی شەوی سیوێکی ئاب، ئەو ڕۆژەی کۆبوونەوەکە لە لەندەن هەبوو، لە کەڵکی یاسین ئاغا مەسوولە ئاسکەرەکان یەردوولایەن کۆبوونەوەیان هەبوو، ئینزاری مقڕی حزبی شوێعی و لایەنەکانی تریان کرد کە وتیانەوە ئێمە چۆڵیکەنەوە ناوە ئێمە ئەمشەو هجوومەکەین بە ناو هەولێر. ینی ئەینی ڕۆژ دانیشتیان هەبوو لە لەندەن، هەردوو مەکتەب سیاسی ئەوان لەوێ دەوابەی عێراقیان کۆبوونیان هەبوو لەگەڵ جێشی عێراقی. لە 14 ئایاریش ئەو ڕۆژە کۆبوونەوە لە ئەنقەرا بوو لە بینی هەردوو مەکتەب سیاسی، ئەینی ڕۆژ جێشی تورکی گەیشتە زاخۆ. نامە لە هەموو نامە نووسینەکانە ڕۆژی 22 مانگ کاک مەسعود نامەی بۆ مام جەلال نووسیوە، ڕۆژی 23 ئەم مانگە جێشی تورکی هاتووەتە کوردستانەوە. لێدانی کە لە چینیش ئەو ڕۆژەی